هەردوویانەکەی پێشەنگ زاخۆ هەولێر نەیانتوانی سەرکەوتن بەدەست بێنن کاتێک زاخۆ لەگەڵ برایەتی یەکسان بوو هەولێریش بەرامبەر هەندریان شکستیێنە. یاریەکانی هەفتەی 11 خولی لاوان یانەلایەکانی کوردستان هەولێر لە یاریگای دووەمی فرانسۆ هەریری میوانداری هەندرێنی کرد. لە سەرەتاوە یاریەکە ئاستێکی مامناوەندی بەخۆوە بینی و لە خولەکی 39 وریا کامەران بە هەڵی گۆڵپارێزی لاوانی هەولێر گۆڵ یەکەمی هەندرێنی تۆمار کرد. لە گەیمی دووەم هەولێر باشتر هاتەوە ناو یاریگا و لە خولەکی هەفتەوەک یاریزان وریا کامەران لە لاوانی هەندریان دوای وەرگرتنی کارتی زەردی دووەم بە کارتی سوور کرایە دەرەوە و دوای ئەمە هەولێر دوو گۆڵی یەک لە دوایەکی تۆمار کرد. لە خولەکەکانی 74 و 76 لە ڕێگەی باڵێن وشیار و ساڵح محەممەد بەڵام لاوانی هەندریان لە خولەکی 70 ئەنجامەکان یەکسان کردەوە لە ڕێگەی فەرمانسی ڕاج و لە دوا خولەکی یاریەکەش محەممەد مەخدید گۆڵی سێهەم و سەرکەوتنی هەندرێنی تۆمار کرد. بەمەنجامە زاخۆ دوای یەکسانبوونی لەگەڵ برایەتی بە گۆڵێک بە 20 خاڵ لە پلەی یەکەم مایەوە و هەولێریش بە 19 خاڵ هەر لە پلەی دوایەم مایەوە.